کە من هەفتەی پێشوو تەڵەبە هاتۆ بەلام بەڵام کچم لە چۆ داوامەکەی وەڵا کاک توێژەن لە ئەندازیاری داوامەکە لەش ساب زۆر باش دایکی وتی کاکتۆر ئەزانی ئێستش کچەکەم هەموو شەوێ ئەگری بۆ تۆپ کاکتۆ حەزم لێی نییە لە ئەندازیاری میعماری وەرگیریت لە خوار توبەوە زۆر جار لە هەندێک وڵات لە سەر و توبیشەوە تۆ ئێستاکەنش کێشی بەڕانی خۆتە ئێوە زان ڕەفیقمان هەیە کە هەر لە شەشە هەندەسەی هێناوە شەشی تەواو کردووە ماڵ و مناڵی هەیە کاسبی خۆی هەیە ساڵە کاکتۆر ئەبێت من واز لە هەموو شتێکی خۆم بێنم بچم لە یەکی کولیەوە دەست پێ بکەمەوە بۆ ئەوەی کە بم بە دکتۆر و دوایی بم بە ئەخسای دوای عایادە بکەمەوە یەکتم پڕم تا تو ئەمانە تەواوەکەی تەمەنت 45 تێپەڕانووە تازە فرێی چیەکەویت تەسەورەکەن خەڵکمان هەیە تیجارەت و کۆمپانیا و شەریکە و پارە و ماڵ و سەروەت و سامان و خێزان و خان و هەموو شتێکی خۆی هەیە وازی لە هەموو شتێکە ناوە لە سفرەوە دەستی پێکردێتەوە ئیساکە نەکولی ئاخوێنێ ئەم نەخۆشیە چییە؟ یعنی ئەوەی کە لە تۆب نەبێ ناژی ئەوەی دکتۆر نەبێ ناوی نییە شۆهرەتی نییە یعنی بەس دکتۆر ئەتوانێت خزمەت کا لە وڵاتەیە ئەم هەموو کەلێن و قوربەسەریەمان هەیە والله برام من پێتاڵم لە کولیەمان لە توبمان کەم نییە تۆ زانی توب یعنی چی؟ یعنی ئەوەی کە تۆ خەفەتی بۆ خۆیت خۆزگە ڕۆژێکم هێنایت لەگەڵ خۆما دامەنایت کەتا ئەزانی ئەگەر کەسێ بۆ خوا نەژی توب قیمەتی نییە ماڵوێرانی و قوربەسەریە بۆی چکە بۆ ئەو دکتۆری کە نەخۆشی نییە خەفەتە خوات هیچی دەست ناکەوێت ئەوەی کە هەشێتی ئەو نەمەشغوڵە بێ فریای خواردنی پارەکەی خۆی ناکەوێت کەواتە لە هەردوو بارەکەی ئیسفادەی لە ژیان نەکرد ژیانەکەشی ئەو نەسەختە ئێوە زان هەموو شتێکمان ئێمە کردووە بە قوربانی ئەمە ئایا ئەمە ئەوە ئەهێنیت کە ملی خۆمان یا بۆ شوێ بۆ بشکێنین و هەموو کۆمەلگای بۆ بخەینە ڕۆنجە ڕۆیەوە نەخێر یعنی تۆ ئەبی بە تەبیبێک جارێ لە شەشی مناڵی ڕۆی 12 ساڵیش لەسەر ئەو ڕحلە لەسەر ئەو کورسیە دانیشیت ئەمە چەند؟ ئەمە 18 شەشی تریش لە تۆب بە ئەگەر نەمێنیتەوە دانیشی ئەمە چەند؟ ئەمە 24 تەخەڕوجەکەیت 2 ساڵ ئیقامە و قودمام سەرۆسەر دوای لە بۆردێ وەرەگیریت پیاو نییە پێشەوەی بێ بە تەمەنی 30 ساڵ نیوەی تەمەنی ڕۆیشت بێ تەخەڕوجی کردبێ و خاوەنی شادەیەکی بەرز بێ یعنی ئیلا سەر و ڕیشی سپی تێکەوتووە ئیلا پیدیپیەوە دیارە 30 دانە ساڵ ئەخوێنیت مەرج نییە تۆ 30 دانە ساڵ بەرووبووم و هەبێت و بتوانیت پەخشکەیتەوە یعنی معقولە ئەم مۆبایڵە بە 30 ساڵ دروست بکرێ بۆی کە 30 ساڵ خزمەتکە هیچ معنایەکی تیان نییە ئەمە لە ماوەی نیو سەعاتە دروست دەکرێ بەڵام 10 ساڵ بەکارێت ئەم کۆمپیوتەرە بە هەمان شێوە ئێمەش 30 ئەخوێنین بۆ ئەوەی کە لە 30یەکەی تر ئیسفادە بکەین ئەخر وەڵڵا ئەمە منطق نییە بەخوا برا من ئەم پرۆسە و منهەجی خوێندنم هەر بەدڵ نییە بۆ معلوماتە ئێستا کە لەسەرەوە سەیرەکەم هەستەکەم چ غەڵەتێکی تایە یعنی بۆ قوتابی ئەبێت حتا 18 تەواو نەکات 12 تەواو نەکات 18 ساڵە تەمەنی ڕۆیشت بێ جارێ ڕاست و چەپی خۆی لێ دیار نەبێ ئەمە خەلەلە بۆ کاتی خۆی مناڵی ئێمە پێشینەکانی ئێمە کە ئەچوونە فقه و کە ئەچوونە مزگەوتەکان دەرزیانە خوێن ئەبوون بە عالم و ئەبوون بە عەلامە تەمەنێکیان هەڵی نەئەبوار لە تەمەنی 15 17 ساڵی بەبێ کەفائی خۆیان ئیجازی مەلایەتیان وەرەگرت و ئەبوو بە عالم و شارێکی بەجارێ بەڕێوا برد ئەیساکەنە ئێمە کولیەش تەواوەکەی حسابی مناڵمان بۆ کرێ هەموو شتێکمان خستۆتە پێناوێەوە